اپراسیون کنترل کردن گوندن سنور ناوران بردوامه وکود ویونیش دا دیار کل دم چون جبو بروکین شر هند خلق لسر مارو مالات دخول خانیه خدا و ماینو آلاینس بی برسکینش و همه یک جبویی که کو آشتی خازن و داخل کن خو رادست بکن اپراسیون بردوامه و دیگل مدا دیمنن ناوا وان گوندا ببینن بزنن داعش چه قبل کاری داعش تاوان در حق خلق اوان گوندا دکریه گل مدا دیمنن بروکین پیشی شر زور باشه لپیش رویدن بر دوامی نروین والله ملي هاو كلمة خذها بحمر علي الجند قائم بشكو هادي كنترول كيران فرماندن پیشمرگی جی گوتنا خول دور اپراسیون ابروکی هيا کو سرپرشتی اپراسیون ابروکیت کر دم تباشو ام جوی پرسیدس بکن ابروکیا او پلانک و جوا هادي دانان به تمامی هات کنترول کردن او دور هاتن کنترول کردن چند الخوشم به چنده کو کمترین زیان نشان و چنده بکن بالتاكيد اما پیشکی پیروزبایی لا بنمالی شهیدا سربرزکان مانکن کامرو هزی پیشمرگی کردستان توانی سرکوتنیی گەورەتر بەدەست بێنێ و لە ماوەیەکی زۆر کووردا بەهێز و بازووی پێشمەرگە قارەمانەکان توانیمان سنوورێکی تری کوردستان بگەڕێنینەوە سەر نەخشەی هەرێمی کوردستان و لە ماوەیەکی زۆر کورتە تەنانەت تیرۆریستانی داعش توانای خۆڕاگریان نەبوو چەندین چەک و تەقەمەنیشان بەجێشتۆ لە پاشخۆیان و ئێستا ئێمە لە جێگایەکین کە زیاتر لە 10 کیلۆمەتر ئێمە هاتوونەتە پێش و ئامانجی خۆمان پێکاوە و توانیمان هەموو ئەو بربەستانە ببڕین کە لەسەر ڕێگای هێزی پێشمەرگە بوو ئەو بربەست چ بوون کو ئەبروکێ کێتین ڕێکاوەدا وەکوین فەرماندت پێشمەرگی دەما کۆنتڕۆڵکردن ئایا هەبوونە عەبوا بوون یان ئەنتیحاری بووم شێوەیەکی گشتین چەند شیان زاڵ بن سەروێ چەندی و سەرکەفتن لەسەر تۆمارکەن بارا پتر الغام بون و سيارة مفخخ جيبون بس باديسان وكو دكتوري إشارات بداي أو نبوي أصلا كو بيشمرجة بشيتن ريكت خو باقش بكتن و درس بكتن و عرض خو آزاد بكتن. بله هین چند برهفن جبو کنترل کنه دورندی اگر هاتو فرمان سروی آوا هاتکین یعنی بال فرمان دیگشتی هزین چک دارین هرمه. أو دميني سر بريارة ما يا عسكري و سروق بازاني أو شو بجيت أم آمدينا.
بله کامیرا من اگر تو هفکار بید گل مدنا و وی اپراسیون دا پیشمرگی جکوک دیار کو بو خودم پیتی وین تایبت و گوتله هلگت یه جبوی که له هم جارا ویانا وی جبو کاری بی بجداری که وی اپراسیون دا تو چند دل خوشی ابروکه کو بی رنگی جی بس هر ویاتا بجداری زور دل خوش نور بو سرکت مزن که بل اسمه هنا و او سرکت مزنی دکین دیاریک بو همون بنا مال الشهیدان سر برزکان من هواداری جێگایان بەهەش بیتن و لە هەمان کاتدا دەکەنە دیارێک بۆ هەموو خەڵکی کوردستان و ئینشاءڵڵا سەرکەوتنی گەورەتریشمانە پێشدا هەیەەوە دیار تو پیکفتیجی بوید دیار کات یا شریدا بوید چاوی چند بو هندرک و سرای بریندار یا خود تو بجدار جی ببیت شریدا خۆی ئێمە هەمیشە وەکو پێشمەرگەیەک برینداری و نەخۆشی و سەرێشەی و هیچ کات نابتە بەربەستێک لەوەی مەکە نتوانین واتبی خۆمان جێبەجێ بکەین و وەکو دێن ئەگەر وەکو هاوکارەیەک دەبین هەشتێکی معنعیدی بین لۆ پێشمەرگەکانی خۆمان لەگەریان و باڵپرسەی باش دەبین بۆیان و درێخی ناکەینە بەجێبەکەیاندی ئەرکەکانماندا. دەست خۆش ئەمە ڤەگەریێنەوە وەکو ئەوان پێشمەرگە ئاماژە پێکردی کۆم بە مۆراڵەکە گەلێک بلند بەشداریت ئۆپراسیۆنە ئەڤروکەدا کردیا ئەو دەبێژن ئەم چاوەڕێی سەرویە خۆین ژی بۆ یەکێ فەرمانێ ژمە بکە هەر داڤەرەکاتی ژمەڕە بسپێرە ئەوێ بەرەف کۆنتڕۆلکردنەوەی بچن و هیوی خازن ژی بشێن بێزیترین دەم دەڤەرێن مایژی بهێن کۆنتڕۆلکردن. افروکه دا کو کنترل کنه هند گوندا لمحور ناوران و هروسا بندا و موصل هروسا لباشی که پیشمرگاش که رو که این جودا دیگه شرع افروکه هبون ام هند اتا شرع افروکه چاوا دید خود شرع افروکه نعنی خوب بس نگید من نگرد ام هم هایتانی همه یلیدونی ربین و ام دوی و بین ام منزی که شلالو بون حساب ویجی حتی بگو محور مال بره ویجی حتی اثر کردن مید مازن کدی بین کو حتی صبحی که بین ام میسل چی نمیسل خودی دیش نمیز خو خونو گرنجی حتی میسلجی بله وریا پیشمرگی مورالای بوی آستی او آماجه پیه که دیکن هر دما کو فرمان بوان بهته کرن او 3 کیلومتر الماینجی کو شلالات او بگهن شلالات جی و باجار موصل جی رزگار بکن سیپان عمدی NRT محور ناوران